لەسەر کاریگەریەکانی تیشتی خۆر لە سەرپێست وەک هەموو لایەکە زانین پێشبینیەکرێت پلەکانی گەرما بەرزتر ببێتەوە لەوەی کە ئێستا هەیە بە پێی پێشبینی دەستگاکانی کەشناسی. بۆیە من میوانێکم لەگەڵا هەیە من زەمان پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری کە لە سلێمانیوە لەگەڵمانەیە. دکتۆر بە ئێمە بڵێیت چۆن هاوڵاتیان بتوانن خۆیان بپارێزن لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بە تایبەتی لەو کاریگەریانەی کە لەسەر پێست دروستە بێت. سڵاوتان لێبێت. دەبان بیرمان نەچێت کە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هەمان کاتە کاریگەری بەرکەوتنی تیشکی خۆرەکە هەردووکیان لە هەمان کاتە کاریگەریان لەسەر پێست و جەستەی مرۆڤ جێئەهێڵن. واتە ئێمە بێت لە دوورەوە پارێزگاری بکەین. یەکێکیانەوەیە کە بەرزبوونەوەی زۆری پلەکانی گەرما ئەبێتە هۆی لە دەستچوون یاخود بە فێرۆچوونی بڕێکی باش لە ئاوش لە مەلەستەی مرۆڤ، کەواتە پێویستە ئێمە هەوڵ بین کە ئەو ئاوش لە منەی کە جەستە پێویستێتی لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیاد بکرێت بۆ ئەوەی کە کاریگەری سلبی جێنەهێڵێت، چونکە بە فێرۆچوونی بڕێکی زۆر لە ئاوش لە منی لە جەستە بەهۆی پلەکانی گەرماوە بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە ئەبێتە هۆی ئەوەی کە پێست هیلاک و شەکەت و تڵخ و ماندوو دەربکەوێت. لە هەمان کاتە بیرمان نەچێت کە کاریگەری تیشکەکانی تیشکی سەروونەوشەیی بە تایبەتی جۆری ئەیوبی لەگەڵ هاتنی وەرزی بەهار و هاویندا زیاتر ئەبێت لەبەرەوەی کە کاتژمێرەکانی ڕۆژ زیاتر ئەبێت، ڕۆژ درێژترە بەراورد بە شەو، لەبەرەوە بەرکەوتنی تیشکی خۆر زیاتر ئەبێت. پێویستمان بەوە بێت کە زیاتر خۆمان بپارێزین بۆەوەی کاریگەریە سلبیەکانی کەم بکەینەوە. ئەم کاریگەری سلبیانش لە شتێکی زۆر ئاساییەوە وەکو دروستبوونی تێکچوونی ڕەنگی پێستا وەکو دروستبوونی شەرپەنجە و شتی مەترسیداریش زۆر باش باسی بکرێت و ڕەچاو بکرێت. دکتۆر ئەگەر زۆر جارەڵێن ئەبێ خۆمان بپارێزین، بەس لە ڕووی کردنیەوە ئەبێت چۆن خۆمان بپارێزین. ینی زۆر جار من گوێبی سەبەم هەنێ لە دکتۆرەکان ئەڵێن پێویستە کرێمی شێدارکەرەوە و کرێمی دژەخۆر باشە بۆ خەڵکێکی فەقیر کە لەسەر جادە کارەکات یان لە گوندەکان لە ناو کشت و کاڵ و لە هەنێ شوێنە کارەکە کە تیشتی خۆری بەرەکەوێت بۆ ئەمان چۆن خۆیان بپارێزن ینی لەم تیشتی خۆرەی کە باسی. گرنگترین شێوازی خۆپاراستن کە پێم وایە لە ڕووی تێچوونی مادیشەوە کە مەسرەفە بریتێ لەوەی کە ئێمە بە دوای سێبەرا بگەڕین، بە دواگەڕانی بەرسێبەر ئەو کەسانەی کە ئەیانەوێت خۆیان بپارێزن لە تیشکی خۆر تەنانەت ئەگەر ئەو کەسە دژەخۆریشی پێوە بێت هەموو هۆکارەکانی تر بتوانێت جێبەجێ بکات، هەوڵ بات تا بتوانێت بەرسێبەر بگەڕێت، چونکە بەرکەوتنی خۆر زیانەکانی زۆر لەوە زیاترە کە ئێمە ئەیزانین. من هەر بە نمونە ئەم تیشێتێک کە لەبەر منایە سێ-چوار ڕۆژ لەبەر ئەم خۆرە کە دای بنێم لە دوای سێ-چوار ڕۆژە هیچ کەسێ نازانێت کە ڕەنگی چۆنە، بەدەست ئاوای لێ بکەی هەموو پارچەکانی شیتەڵە بێت و هەڵەوەرێت. ئەی پێستی مرۆڤ کە شتێکی زۆر ناسکە بەردەوام خۆر لێ ئەیات، ینی ڕۆژانە بە تایبەتی و کەسانێکی ئیشەکانیان لە بەرخۆرایە بەردەوام خۆر لێ ئەیات و ئەکات کە هەرچی ڕیشاڵی کۆلاجین و لاستیکیە زۆر بە ئاسانی تێک بشکێت، مولەکانی خوێنیان تێک بشکێت و دەسەکات بە دروستبوونی پریکێرسەرەکان یاخود ئەم حاڵەتانەی کە پیانەوتێت پێش شێرپەنجە لەسەر پێست دروستە بێت وردە وردە بەرەو ئەوە ئەڕوات کە ببێتە هۆی دروستبوونی شێرپەنجەش. لەبەرەوە باشترین ڕێگە بۆ خۆپاراستن ئەوەیە کە ڕێگاکانی داپۆشین یاخود دروستکردنی سێبەر بەکاربێنین. ئەو کەسە ڕاستەوخۆ جەستەی لەبەر سێبەرا بێت لە کاتی ئیشکردنە یاخود بە بەکارهێنانی کەلوپەلەکانی تر وەکو بەکارهێنانی کڵاو بێت، جلوبەرگی داپۆشراو بۆ نمونە لە ژیاتی تیشێرت قەمیز بەکاربێنێت کە قۆڵی درێژ بێت، سینگی داپۆشراو بێت. ئەو کەسانەی کە ئیشەکانیان بە جۆرێکە ئەتوانن بۆ نمونە کڵاوی گەورە بەکاربێنن یاخود چەتر بەکاربێنن تاوەکو ڕاستەخۆ خۆر لیان نایەت. ئەمانە هەمویان کاریگەریەکی باشیان هەیە، پارێزگاریەکی زۆر باشیان بەو کەسە و تا ڕێدەیەکی زۆر باش ئەو کەسە پارێزن لەو زیان و مەترسیانەی کە خۆر دروستیەکە لەسەر جستیان. بەڵێ دکتۆر هێمن زەمان سپاس بۆ جەنابتان. هەڵبەت بابەتەکە زیاتر هەڵەگرێت بەڵام لەبەر نەبوونی کات هەرەوە ناتوانین لەگەڵ بەڕێستان بین. سپاس بۆ جەنابتان.